ئەم پرۆگرام خۆشحاڵم دیسان ئەمە و تاکو دانا بژ و سیاسیەکان کۆمەڵێک کۆمەڵ بۆ دروستە بێت ئێمە وەکو بۆ ئەو پرسیار ئەبێ بە دوای ئەو هەری و وەڵامەکە ئەم پرسیارانە کارێکتر بۆ ئەو وەرگین هەری هەولێر لەگەڵ بەڕێز هەرمەجید ئەنجومەنی ئیسلامی و بابەتی ئەم هاوتویەکەین سوپاس بۆ سەلامەت بەڕێز سەرەتا کە یەکێک سیاسی کۆمەڵی ئیسلامی کورد بەڵام نێمە زانین کە وەزیری کورد خاڵیت سەرقاڵ دوای لێ بە سێکە یا وەکو پشووی خولیا خۆشحاڵم بە لەسەر هەموو من هەر ئەوە هەیە سیاسی و ئەگەر کەم مەجای سیاسی یا کەمە سەتی ئیسلامی بە هەموو کاران بەشی خزمەت بە و خەڵکی تێدا و شێوەکان خەڵک دەخۆی ئەگەر لە حزبدا بێ حتى درست خلق خوي بك كردستان دەستم گیراوە چی دارەتەکەم کە زۆر بەرفرە توانم بڵێم بەترین کە بە هەموویە لە کوردستان سیاسی لە ئەو ئیش و کارێکی بڵێم لە قۆناغ ئەم وەزارەتە کارم دەکا پژووی و تێدە فەیلەن یاسی ناسی کاتێکی بەخشم هەرێمی کورد زۆر سیاسەت
کارکتەر ئەوەی کارکتەری چەندە و کارکتەرێکی بەڵام هەری لە ڕێگای دراوێکی خۆیانن با ئاو کالا چیاون ئەنداز بێت بە سیاسی ساڵ لەگەڵ سیاست کەین بەکار دەوردەهێدی ئەو کات خەمە سیاسە بن ینی مانایە چی دیکە بەکەینونە سیاسەکە پێشوو زانیم چی شتی سیاسەتی بری قسم کرد کە خەڵک لە کاروباری بدەست کارمان لەسەر ناغەی یاسا ڕێنمایی مەبادئ ئەم چەند خەڵکی کە پێی دەبێت ئێستا ئەلەن لێت ئەلەن خەمە بەشێکی بوونی ئەم خۆرێکە خی لەگەڵ بینی ئازادی خەڵک ئەگە باس وڵاتێک دەوری دروست دەکات دواتر سەر ئەساس ئەوە دروستی کانی خەڵک پارێزێ و کادا و بێن کە ئێستا ناوخۆ بەنی گشتی دەڵم ترا ڕەنگە بەگیمان هەڵوێست خەمخۆر زار و بۆ دەرەوە زیاتەوەی کە روبەرمە یا بستڕی وایە ئاتی میلەتەکە کە سیاسەت لەگەڵ ژەوەندێک خۆی دەپار تەکانی وڵات بۆیە دەوترێت بەجێ ینی ئێستا زۆر بووە باش کارکتەری لە چالاکی لە ڕابردوڵی تاش کە لە حکوومەتی وەزیر خۆمە سەر مانایە فعالیت من پێم کاروباری خەڵات و ئەگەر خەمەک وەڵدان بە خەڵک بێت
ناڵم توانی بەڕاستی هەوڵ کە ڕووی لە ئیسلامیش یعنی کە دەرفەت بۆچینی خۆم بۆ ئاراست لەن خەڵک بێ باش و خەڵکی گەیشتم لە کە من چۆن گفتوگۆیەک دادانەوەی یا یەکی کە ئەمە بڵێم بێ دروست ینی کار گەڵ ئێران بگری پێدا وڵات ڕۆژئاوا قەنەعەتێک هەیە تێکت هەیە کە پێویستە بکەی یانی شتای خۆت ئەمە گەر لەم زۆر هەڵ نەتەوەی لە هەزاری سیاسی کاکە هاتوتە شمان بۆ بەڕاش ئەو بەس داوەکەی ئەو دروست دەژێنە هەرێمی کورد خۆت بێ ئەمە کە لەگەڵ وەزارەتی تورکی کە دەبوو کرد کە گوتی کوردستان بێتەوە ئێمە ئەو وەزارەتین و هەموو دامی وەڵای ئەمە وەخت خۆی دەوڵەتی عوسمان خزمەت لەگەڵیان تاڕادەیەک هەبوو وڵاتی خۆتان 22 عەرەبی وڵات سیادی خۆی بەڵام میلەتی لە تری دنیا بەڵام ئەو بە دروست ڕاست بێ دەرەوەش رووسیا واژوو کرد تۆکۆلی تێگەیشتن پرۆتۆکۆلی عاتمان شوێکە لە هەمان کاتدا قازانج بکەن قازانجی کە قەناعەتم نییە لە پرۆتۆکۆلی خۆم بە بوونی ئێستا نێوانی ینی بەسەر بە ئەچیت وەڵانێک هەر شوێنی
غیبەت لەوەی سیاسی کردن و بە پێگەکەشی ئەم فۆرماوە با بڵێن بۆ تەسەوڕ ڕوشکی پێک شیشە دۆستێکی پێ ئەمەشی بەڕاستێک واتە سیاست دەکرێت کانی لەگەڵ دوای ئەم بەشی زۆری ئەوە کە باش سوودان پێماوە ئەسکەن خۆی کاگ پەیوەندیی ڕ بە خەڵکو ملی ئەوەی کە حکومەت لە حزبك ئایا و بەشێوی ئەوەیە کەرەوە ئان و کات دەرگایان کرا بامە هەیە وەکت دەرگای ئاوا فەرمو کۆمەڵایەتی ناخۆش نازم ئەرکەشی لە ڕوو ئەندامی داوای لەگەڵ بە تەلەفۆن لێ بکەن لەوانەیە جار ناڵم قسەشیان پێ بڵێ جاری کاک هەندێک مناسبەت لەوانەیە تێژی کرد بەڵام قسەوە بووە بین لە کۆمنت کە نووسی گوتومە وێنە بارمدا هو يا أمن وفعلا كم جانكم كاب نما يا البي عفو باشد ئەو وڵاتان سیاسی سەر لە کارێک
یا کۆمەڵ جیاواز بەڵێ. لەوەی کە برا بکە لەوانێت نامەیەکی بۆ بنێ لە بۆی کرا گوڵ خستە تەژوورێ بەڵام ئێمە مەبدەی دی کۆم بینی وردە پرسیار دی نا وێندەریش نەکەوت بووە ساڵن لێک پەیوەند بەخەبەر حکم باوکمان برامانە ئەوەن دارش بەزەوڵات ئەوەش بەرپرس سادە لە خەڵکی سواری قیتال دام و وایە دەبڕێت جیاوازە دەفای هەر ناو خەڵک تێکە کامە گەوران بەرپرسە کەسێک لەبەردا لەگە خەڵکەی سەقافەتێکی ئێستا لە خۆمانەوە سەر ئەوە شەکە ئێمە کولتور سوودمان وڵاتانی تۆکە تووە بۆیە چێش دنیا کوشتن هەڵاوکە بۆتەوە کەمانە ناوبەڕێک وەر ئینشاءالله بەڵام خۆشەویست بین بڕێز سارمەنی ئەمە کۆمەڵێک ئەندام و کنگری جار لە باڵی قسە بڵێن لەو بڵێن کارێکتەر سیاسی کردووە چۆن ناو ناخۆ باتن بەم ڕوخسەت کرد
سیاسی بەڵێ نە زۆر بەشێک خەتای هەیە پێم لێش دەڵێن وارف بوو بێ ژەوەندێکی لە مانی بە جیاواز لێ بینراوە راسی ئەمش خەتای من ئەمێکی بزوت ئەندامی شام کرد خزمەتکردن یارم کرد یا چێنیە حقیقەتی ژۆنێم بم خوا خراپ کرد حزب كان حق بم لك حزبي بارك او كوما كزماوري قادر كبتساوي بالسياسي دەستی کۆی ئەو کە لە ناو هێزە سیاسی نابێت تۆ پێ دەڵێم کۆمەڵی ئەگەر کەس لە خۆش بێ باشی هەر بەزاری وا کەس هەر ترین کەم پێم شتێک باس دەکەم کەسێک لەن مەڵێک ینی بانم تۆزێک ڕاست کرد پێنم کە ینی
ئەندامانی کۆم ئەسمێن هەر بەش ئەم کۆمەلگایە هەرێک هێندێ جار کاری خۆشی لێ کرا و نابینرێت وەڵامی پێشکەیتەوە لەگەڵ ئەویش کە وتمان زۆر هەیە در و یان بۆ زۆر ینی ئەوەی کە وهروە ئەم خۆ با بڵێ ئەو یاخود ڕاک دەتوانم ئاسایی کرد کاگە نامێش کەس بداتەوە بەڵام لە هەمان ماڵ خەڵک باز لە مەعام هەست و کەوت بەهۆیەوە لە خەڵکێکی زۆرشی بەجێک دەبێت وانێ ڕوو لە وهەیە دژوارێ بە سیاست کەسە ئەچیان ینی دەبێت خۆری ئەم ئەمان بێەوە ڕاستێکی نەگرێت بینی هەنگار درێ بەحسا دڵسۆزی و خەمخۆنی بەچی بەخە بێفایدەیە پێمانە پێکی نییە پێمار هەبێ نامێشی دروستی هەبێ هەوڵی بۆ بدە نەتیجە وردەور زۆر ڕابکە تیانە کاکە ڕاستی بۆ سوێش مادام زانی وە کۆتاییدا بەانی کۆمەلگای چەند ئێمە باش
یاخود ئێرە باقی سێ بێ دیوار خۆی بکات تێکۆشا خوێن و ڕەندا هەست ناغ وسما ئمە دواز خۆ لە ماشێ لە قۆن پێدا چونە کاک هەر تووە بوون ئێستا ناڕحەتانە رووسیا پێستەوە خەم ناحەت سەری کەم کەس ئاخیدا ناوتە بەشدارە زارێ زۆریشی خەڵکەشی کە بێن قۆناغ جاجە ویزە کاکە بستان زاروی حساب ساڵێکە دوای 2000 مەڵک خۆی بڕێ گۆڕانکاری لە ئەمە لە هەندێک کەسەوە بەس بەڵام حسابی گرافیا وازێت دوو جای ڕێتو بە هەرێمی وەکو لان و وار بس حزب
ما کردووە ئەنا خەبات تاکە ڕێقیقی یا بڵێ زانم سەرەتا قورئان تێگەیشت کە ئامە بات کە فوقەها زۆر واتە بەدیهێنانی من غير مسلم بس ما هو ده شمان شمان لقى حزبك توين خباد نباين اسلامي دو بيدقن وش اما كيوان اشتهر كان رجعت لك فرمو سپاسانە کەم ئەوە وەکو ئێن و دوتان ئەو دام سەرێک ئێستا بەدەلی سەرەوە ما کرد ئەو کات ماوە چ دەکەین ئەو کاتی نووسین ئەویش خال لب خرج فرينيش وين اخو حزب فيج اما باش من هبو شو قلت ما وهي اول الاسلامي راق كوبيك يعني انا ايش ترى الشيء كاج هۆکارێکی سەر بە گەورەکە ماوەیە کە کۆمەڵی خۆیدا سەرکەوت بە تاکە زیاتەوە ئیسلامیەکان تایبەتیش کۆم
کردووە کە زوڵم زمانی نەخۆش یاخود لەسەر حقیقی ئەم نەبووە کۆمەڵ ئیسلامی کاندنی هەیە دەڵێ وەکو جەناب داتوانن تەبەنی ئیسلامی ئێمە هێزە سیاسی ماوەرە باش ئەکەمەوە بەرنامە کۆمەڵ بۆ ئەوکی زۆری دەکری خەڵکی ئیسلامی بە ئەندامە معنە ئێمە ئەوە خۆر بووە ڕیا با کە باز سەخت نەبوو زۆر تا خەبات ما جهلوا هو برنامه هبوو هم باجی کە بەم کەم تەواو بۆ بەڵام نەموت بێ ڕگەم پەیوەند شت شت باسکەین شت بۆ یەکەوە تێپەڕ و ومان ئیسلام خۆی و پێ ناش ڕقیش لە هۆی ئەوە کە نامە و خۆشگوزار و
بتوان بەم خەڵ سەران أنجمن وزير كردستان لكن لا وهم لا وزاري ولا سپاس داين وهرو ك خواتان لك